بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بینەرانی خۆشەویست، جارێکی دیکە لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. زۆر سپاس. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشبەختانە هێندەمان نەماوە کە ئێمەش کۆتایی بە بەرنامەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆنا بهێنین، چکە سپاس بۆ خوا خەریکە بەرەبەرە کۆرۆنا تێک دەشکێنین و مەترسیەکانی کۆرۆنا لەسەر هێرێمی کوردستان نامێنێت. پشتیوان بەخوا ئینشاءڵڵا. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ دکتۆر هاوکار بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆی کە بەرنمەیەکی دیکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆناتان پێشکەش بکەین بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابن. دکتۆر، تازەترین زانیاریەکان چی هەن؟ ئەگەر پێشەوەش من بچمە لای داتاکە یاخود زانیاریەکان بخەیتە ڕوو. بەڵێ، بەڕاستی بابەتێکم خوێندەوە لە ڕۆژنامەی دە گاردیانی بەریتانی. ئەم ڕۆژنامەیەکی بەدڵنیایە و متمانە پێکراوە و سیقە پێکراوە. کۆمەڵێ وەڵامی هاوڵاتیانی جواب داوەتەوە، وەڵامانەی کە تا ئێستا یاخود با بڵێن پرسیار، ئەو پرسیارانی کە تا ئێستا هاوڵاتیان هەیەە یاخود هەندێک بیر و ڕای هەڵە. بەدڵنیایەوە بابەتی تەندروستی پڕپڕە لە بیر و ڕای هەڵە. یەکێک لەو بیر و ڕایانە کە وەڵامی داوەتەوە بەدڵنیایەوە مەبەستمان لەوەیە کە لە باری کۆڕۆنا ڤایرەس لە وڵاتانی ئەوروپا ئەوەیە کە دەڵێ ئەمە هەر لای خۆمان باونی ئەم قسەیە لەوێش دەوترێ هەندێک هاوڵاتی پێیان وایە یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن کۆڕۆنا ڤایرەس هیچ نییە پەتایەکی وەرزی نەبێ، ئەوانیش بەراورد یەکەن بە پەتای وەرزی کە ئەمە بەڕاستی بابەتیشم ئامادە کردووە ئەگەر هاوکارانم زانیاریەکانە. بەڵێ زۆر باشەوانیش گومانیان لەو ڕۆژنامەی دە گاردیان وەڵامی داوەتەوە بە پشتبەستن بە سەر شاوەکان دەڵێ پەتای کۆڕۆنا بە پێی داتاکان هێندەی پەتای وەرزی ترسناک و یاخود با بڵێن بکوژە. زۆر باشە. تەمان بینەرانی عزیز، دوو بڕگەی تایبەتمان دەبێت ئەمڕۆ کە بڕگەیەکیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی میوانمان دەبێت لەسەر پرسەکانی بەتایبەتی شێواز و ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە دەستپێک لە سلێمانی سەری هەڵدا و پێم وایە ئامارەکانی گیان لە دەستدان لە سلێمانی هەن و هەندێک پرسی تایبەت لە لای جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەیە لە ڕووی کارگێڕی و ئیداری و بەتایبەتی باوەشی پێ زیاد کەم دکتۆر لە ڕووی سیاسیشەوە کە دەمانێت وەڵامەکانیان وەرگرین لەگەڵ بڕگەیەکی دیکەمان کە لەگەڵ دکتۆر هاوکار هەندێک بابەتی زانستیانە لەسەر کۆرۆنا وتوێژ لەسەر دەکەین و دکتۆر هاوکار وەڵاممان بۆ وەردەگرێتەوە. بەڵام دەستپێک دەچینە لای داتاکانی کۆرۆنا بەتایبەتی لە هەرێمی کوردستان پاشان هەموو جیهان. دەستپێک دەچینە لای هەرێمی کوردستان. دیارە لە هەرێمی کوردستان داتاکان بەم شێوازەیە. کۆی گشتی توشبووان لە هەرێمی کوردستان 332 کەسمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ژمارەیە 198 توشبوو چاک بوونەتەوە. تەنها 4 حاڵەتی مردنمان هەیە کە خۆشبەختانە ئەوەش بەهۆی خودی ڤایرۆسەکەەوە تا ئێستا ڕوونیە کە گیانیان لە دەستدا بێت یاخۆت هۆکاری دیکەیانەیە کە بەدڵنیایە نەخۆشی درێژخایەنیان هەبووە. لە کۆی 332 توشبووەکە 130 کەس ماون لە توشبووان کە بە یەکجاری چاک ببنەوە کە ئەوەش کۆی گشتیان دەکاتە 332. دەچینە ناو ورتری دەکەینەوە داتاکانمان، دەچینە سەر پارێزگاکان. دەستپێک دەچینە لای پارێزگای هەولێر. لە هەولێر دیارە زۆرترین توشبووی تێدایە 167 کەس لە هەولێر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیە 71 کەس چاک بوونەتەوە. لە 71 کەس چاک بوونەتەوە 96 کەس ماون 6 توشبوو ماون لە هەولێر کە ئەوانیش چاک ببنەوە و خۆشبەختانە هیچ حاڵەتێکی مردن لە هەولێر تۆمار نەکراوە. ئەگەر سەرنج بدەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا حاڵەتەکانی چاکبوونەوە بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر زۆرتر بوون لە چاو 25 ڕۆژی یەکەمی سەرەڵدانی کۆرۆنا لە شاری هەولێر. لە پاش هەولێر دەچینە لای پارێزگای سلێمانی. لە سلێمانی کە دەستپێکی توشبوونی کۆرۆنا لە پارێزگای سلێمانیەوە سەری هەڵدا 128 حاڵەتی توشبوونمان هەیە. 107 حاڵەتیان چاک بوونەتەوە. دیارە 4 حاڵەتی مردنمان هەیە ببورن کە لە ئێستادا لە سلێمانی تەنها 17 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا ماون چاک ببنەوە. ئەو کاتیدی ئەگەر حاڵەتی نوێ تۆمار نەکرێت ئەتوانین بڵێن سلێمانی پاک بووەتەوە لە کۆرۆناوە. ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوازە بێت و حاڵەتی نوێ ڕوونەدا توانین لە دوای چین بڵێن یەکێکە لە وڵاتانەی لەو شوێنانەی کە لە جیهاندا بە یەکجاری لە کۆرۆنا پاک بووەتەوە. لە دوای سلێمانی دەچینە لای پارێزگای دوهۆک. بابزانین لە دوهۆک ئامارەکان چۆنە. ببوورە دەچینە لای پارێزگای هەڵەبجە. دەستپێک دەچینەوە سەر دوهۆک.
دهۆک 15 توش بوومان هەیە کە چەند هەفتەیەک زیاترەکە لەم 15 توش بۆ هیچ ڕێژەیەکی پێ زیاد نەکراوە. دکتۆر تەمان ئەمەی دهۆک زۆر دڵخۆشکەرە لەوەی کە هیچ ئامارێک لە دهۆک زیاد نەکراوە لە هەفتەی ڕابردوودا و تەنها 3 کەس ماون کە چاک ببنەوە. ئەم 3 کەسەش حاڵەتی تەندروستیان جێگیرە کە دوێنێ بەڕێوەبەری گشتی تەندروستی دۆک بۆ پێیان باسی لەوە کرد کە حاڵەتەکانیان جێگیرەوە پێویستیان هیچ کام لە توشبووەکان پێویستیان بە ئامێری دەستکردیان ناسەدان نەبوو بە دڵنیەوە لە چەند ڕۆژی داهاتووشدا ئەم 3 کەسەش ئینشاڵڵا چاک دەبنەوە دەگەڕێنەوە ماڵەوە واتە لە دهۆک کەمترین حاڵەتی کۆرۆنا تۆمار کراوە. لە دوای دهۆک دەچینە سەر پارێزگای هەڵەبجە. لە هەڵەبجە 22 توشبووی کۆرۆنامان هەیە، 8یان چاک بوونەتەوە. خۆشبەختانە هیچ حاڵەتێکی مردن نییە لە هەڵەبجەدا. ئێستا تەنها 14 کەسمان ماوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن لە پارێزگای هەڵەبجە و دیارە ئەو حاڵەتانش کە لەوێ هەن حاڵەتەکان هەمووی جێگیرن. خۆشبەختانە هیچ حاڵەتێک نییە کە مەترسی لەسەر ژیانی هەبێت. ئەمە ئامارەکانی هەرێمی کوردستانە. لە دوای هەرێمی کوردستان دەچینە سەر ئامارەکانی جیهان بە گشتی. لە جیهاندا لە ئێستادا توانین بڵێن کە 210 وڵات گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنان. لەم 210 وڵاتە 2,052,508 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیە 508,387 کەس چاک بوونەتەوە، 132,932 کەس گیانیان لەدەستداوە. ئەگەر سەرنج بدەین ئەمریکا لە ڕێژەکانی گیان لەدەستدان و توشبوون لە پێشەنگی سەرجەم وڵاتانی جیهانە. ئەگەر سەیری بکەین سات بە سات لە ئەمریکا ڕێژەکە بەرسر دەبێتەوە. دکتۆر لە ئێستادا لە ئەمریکا 623,479 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیە 27,641 کەس گیانیان لەدەستداوە، تەنها 51,002 کەس بە کۆرۆنا چاک بوونەتەوە. لە پاش ئەمریکا، ئیسپانیا، ئیتالیا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئینگلتەرا، چین و ئێران و تورکیا دێت. دەمەوێت لەسەر ئێران و تورکیا بوەستم. لە ئێران 76,378 حاڵەتی توشبوون بە کۆرۆنامان هەیە، 4,777 کەس گیانیان لەدەستداوە. لەو ڕێژەیەش 49,933 کەس چاک بوونەتەوە. دکتۆر دەمەوێت سەرنجی تۆش لەسەر ئێران و تورکیا بێت چکە دراوسێن بۆ ئێمە گرنگە کە زیاتر تەرکیز بکەینە سەر ئێران و تورکیا. لە تورکیا 69,392 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیە 1,518 کەس گیانیان لەدەستداوە، 5,674 کەس چاک بوونەتەوە. دکتۆر دەمەوێت سەیری ئێران و تورکیا بکەیت. ئامارەکان لە تورکیا زۆر بە خێرایی بەرز دەبنەوە. لە ئێرانیش باز لەوە دەکرێت کە بۆ یەکەم جار لە چەند ڕۆژی داهاتوو تا ئێستا کەمترین ڕێژەی مردنیان هەبووە و بەرەبەرە ڕێژەکە دیارە بەپێی ئامارەکان کەمتر دەبێتەوە. بەڵام ئەگەر سەیری گیان لەدەستدان و حاڵەتەکانی چاکبوونەوە بکەین، حاڵەتەکانی چاکبوونەوە لە ئێران زۆر بەرزە، نزیک بە 50,000 کەسە لە کۆی توشبووان کە 76,000 و لە مردنیشا بە هەمان شێواز لە چاکبوونەوە ئێران زۆرترە، لە مردنیشا هەر ئێران زۆرترە. بەڵێ بەڵام لە ڕاستیدا هێشتا ڕێژەکە بە زەرەری تورکیایە بەڕاستی لەبەر ئەوەی لە ماوەیەکی کەمدایە تورکیا ئەوە ڤایرۆسەکە تاوتەشەنەی کردو و ژمارەکان بەرزەبنەوە. لەم ماوەکەمەدا نزیکی 1500 کەس مردووە، 1518. ئەمە زۆرە بەڕاستی. من پێش ئەوەی ئەمە درێژە پێ بدەین کاک جەلال بابەتێکت بیرەهێنمەوە. سەرەتای بەرنامەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کاتی داهاتیتە سەرداتی ئەڵمانیا باس لەوە کرد. ئەڵمانیا تۆژێکسەر دەچیتەوە سەر ئامارەکانی پشکنینەکان. بەڵێ بەدەر لە پشکنین باس لەوە دەکرد ئەڵمانیا وا دەرەکەوێت باشترە، مردنی کەمترە و چاکبووی زۆرترە. ئەو کاتە من دەموت جارێ بێ چاوەڕێ بکەین، بەڵام ئێستا بالفعل چاوەڕێمان کرد و بەمان دەرکەوت ژمارەکانی ئەڵمانیا لە چاو زۆربەی وڵاتانی ئەوروپا لە پێشەوەیە و بەڕاستی لە ئێستادا ئەتوانین بڵین ئەڵمانیا لە زۆرینەی وڵاتانی ئەوروپا سەرکەوتوترە بەسەر ڤایرۆسەکەدا. سەرنج بدە لە ژمارەی توشبووندا لە ئەڵمانیاوانە لە ئەڵمانیا ژمارەی توشبوون 133,214 کەسە، ژمارەی مردن 3,772 کەس مردووی هەیە. کاک جەلال سەرنج بدە ئیتالیا یاخود ئیسپانیا 18,000 مردووی هەیە. با بچینە سەر ئامارەکانی بوونەوەکانیان نزیک یەکدین. پشکنین دەورە بینێوانە چەند تێست کرابێت. لە ئێران 299,204 پشکنین کراوە. لە تورکیا 477,000 پشکنین کراوەتە. پشکنەکان لە تورکیا زۆرترن لە چاو ئێراندا، بەڵام ئامارەکانی چاکبوونەوە و مردن لە ئێران زیاترن. واتە ئەو ئامارەی کە بەرز دەبێتەوە بەراورد بە پشکنینەکان لە تورکیا مەترسیەکی ئەوتۆی نییە ئەگەر بەراوردی بکەی بە ئێران.
بەڵێ بەراورد بە ئێران ڕەنگە مەترسی نەبێ بەڵام زۆرە لە ماوەیەکی کەمدا 1500 کەس بە ڤایرۆسەکەی گیان لەدەست بدەن کە ئەمەش بە هەمان شێوە وەک جارانی ئەڵمانیا ئامانوت پێویستە چاوەڕێی کات بکەین تاوەکو زۆرینەی کەیسەکان کەیسی ئەکتیڤ نابێت زۆر بمێنێتەوە ئەو کاتێک ئەتەوێ بڕیار بدەی ئایا ئەم وڵاتە چەند کەیسی چاک بووەوە چەند کەیسی بڵێن لە ئەڵمانیا 1,728,357 پشکنین تێست ئەنجام درراوە لە کۆی ئەوانە و کاتەکانی پێما بێ زۆرن ئەلبەتە ئەمریکا زۆرە ئیمارات زۆرە و تەنانەت ئیتالیا شەر پشکنینەکان زۆرن بەڵێ کاک جەلال بابەتێکی گرنگتر لێرەدا دێتە پێشەوە لێرەدا گونجێ بڵێین ئاقلانە نییە ئەگەر بەراوردی ژماری پشکنینی ئەمریکا بۆ نمونە بە تورکیا بکەین چونکە ژماری دانیشتوانی ئەمریکا زۆر زیاترە لە تورکیا ئەو کاتە بە دڵنیاییەوە ڕۆژانە لە هەر شارێکی ئەمریکا کۆمەڵە پشکنین بکرێت هەر لە تورکیا زیاترە بێ ئەوەی کە گرنگە پێی دەوترێت ژمارەی پشکنین لە هەر 1 ملیۆن دانیشتواندا ئەمە ڕوونە لە ئەمریکا ژماری بڵێن لە ئەڵمانیا لە هەر 1 ملیۆن دانیشتواندا 20,000 پشکنین ئەنجامەدا کە ئەمە بەرزترین ژمارە زۆرینەی وڵاتان لە 4,000دایە واتە بۆ نمونە ئەمریکا پێم وابێت لە 4,000دایە گەر هەڵە نەبم وڵاتێکی دیکە نەبێ بۆ هەر 1 ملیۆن دانیشتوانی خۆی چونکە ژماری دانیشتوانی وڵاتێکی دیکە فەرقەکە بۆیە ئەتوانین بە ڕێژە دەری بهێنین لە هەر 1 ملیۆن دانیشتوانیدا ئەڵمانیا 20,000 پشکنین ئەنجامەدا لە کاتێکە لە ئەمریکا وڵاتانی دیکە 2,000 بۆ 3,000 زۆر باشە بینەرانی عزیز دیارە میوانێکی تایبەتمان هەیە کاویش بەڕێز عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە کە ڕاستەوخۆ دەچینە لای بەڕێز کاک عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش ئەگەر لێوە دەست پێ بکەین دۆخی بارودۆخی تەندروستی توشبووان لە سلێمانی لە ئێستادا چۆنە؟ سڵای خۆی پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ کەناڵەکەتان سوپاس بۆ ئەم فرسەتە کە بە ئێمەتان نابتوانین کار و چالێکەکانی خۆمان و ئەو ماندووبوونی کارمەند و پزیشکانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی شوکارەکانمان کردووە. سوپاس بۆخوای پەروەردگار بوونی ئەو حاڵەتی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاو ببوونی دەرکەوتنی هەندێک حاڵەتێک ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون بوونی ئەو پرۆسەی کە لە سەر تاسەری جیهانی گردووەتەوە هەرێمی کوردستانیشی کێکە لەو وڵاتانەی کە بەڕاستی تووشی بووە. حاڵەتەکەی تاکی گەشتوتە حاڵەتێکی کە زیاد لە 200 وڵات و هەرێم لە سەرتاسەری گیانە تووشی ئەم ڤایرۆسە بوو هەرێمی کوردستانیش لە بوونی سەرەتای ئەو کاتەیە کە دروست بووە هاتووەتە ناو هەرێمی کوردستان و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی سەرجەم هەوڵ و ماندووبوونەکانی خۆی خستە کار سەردەم پلانەکانی خۆی خستە کار بۆ ئەوی بتوانین هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان و هەرێمی کوردستان لەو ڤایرۆسەی ئەگەر کە ڕوشی تێکردن ڕووی لە سەرتاسەری جیهان کردووە بتوانین هاوڵاتانی خۆمان بە زەرمەندیەکی کەم بە خەسارەتی کەم و لێی دەچون. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی هەر لە یەکەم ڕۆژی ئەو حاڵەتانی کە لە سین دەرکەوت متابعی شوکارەکانمان دەکرد متابعی ڤایرۆسەکەمان دەکرد باش ئەوەی کە لە هەندێک لە وڵاتانی تریش بڵاو بووە بە تایبەتی وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش کۆماری ئیسلامی ئێران کە حاڵەتەکانی لێ دەرکەوت ئێمە کەوتینە ئامادەسازی و کەوتینە ئەوەی کە بەرنامەیەکی ڕێکپێک دابنین. سوپاس بۆ خۆی پەروەردگار لە سەرەتای مانگی دۆ ئێمە دەستمان بەرنامەکانمان کرد دەستمان بە پلانەکانمان کرد بوونی ئەو پلانانەی کە بتوانین شۆن ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە بینەوە و سوپاس بۆخوای پەروەردگار هەتاکو ئێستاکی ئێمە توانیمانە بێنین بەبوونی ئەو حاڵەتانەی کە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگەی ئەوەن کە ئێمە سوپاسیان دەکەین کە لەگەڵ بوونی ئێمەدا ماندوو هیلاک بوون بەڵام دڵنیام کە ئەوانش هەست بە ماندووبوونەکانی بەڕێوەبەری و پزیشک و کارمەند و کارمەندەکانی بەڕێوەبەری دەکەن. حاڵەتی کۆرۆنا ئێستاکیە نەکو لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری جیهانە کە وتمان زیاتر لە 20 وڵاتی جیهانی گرتووەتەوە لە هیچ وڵاتێکا وەکو پێویست کۆنتڕۆڵ نەکراوە ئێمە ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستاندا ڤایرۆسی کۆرۆنامان کۆنتڕۆڵ کردووە بەڵام خۆشبەختانە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا لە حاڵەتێکی زۆر باشدایە لەژێر کۆنتڕۆڵدایە هەموو هەوڵەکانیشمان بۆ ئەوەیە بۆ ئەوەی بیگەینە حاڵەتێکی سفر و هیچ کەسێک زیاتر لەوانەی کە ئێستاکێ لە هەرێمی کوردستانە دووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئینشاڵڵا هیچ هاوڵاتێکی تر پیشە و حاڵەتە باش. زۆر باشە سڵاو لەبێ کاک عەبدوڵڵا سپاس بۆ ئامادەبوونت. ئەمە ئەوە بپرسم لە ئێستادا کە تا ڕادەیەک وەک جەنابەت فەرمووت بارودۆخەکە تا ڕادەیەک بەرەو کۆنتڕۆڵ ئەڕوا و بەهۆی ئەو هەموو ماندووبوونەی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتیەکان و هەموو لایەک بەشی خۆی
تا ڕادەیەک ڤایرۆسەکە مەترسی کەمتر بۆتەوە لەسەر کوردستان ئایا لەم ڕوانگەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە نمونە هەوڵی داوە ژماری تێستەکان کەمتر بکاتەوە یاخود وەک جاران دەتوانین بڵێن هەر تێست دەکرێت و ئەوماندا بژماری تێستەکان کەمکەینەوە نانا بە دڵنیاییەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لەبەر ئەوەی کە مەترسیەکە بەردەوامەوە هیچ کەسێک نازانێ ئەم ڤایرۆسە لە سەتاسەری جیهانە لە چه حاڵەتێکا کۆتایی پێدێ لەبەر ئێمە پلانەکانشمان بۆ ئێسایش و بۆ داهاتوو بە بەردەوامی هەیە نەخێر بەعکسەوە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە کۆمەڵە موادێکمان لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە وڵاتی سینەوە بۆی تاقیگە و پشکنینەکان بەدەستمان بگا هەوڵی جدی زۆر زیاتر دەدەین کە بتوانێت تێست نەکو تێست مەسحی سەرتاسەری پارێزگای سلێمانی و بە هەموو ناوچە و قەزا و ناحیەکان و هەتا تەنانەت ئەگە بتوانین لادیەکانی شۆ بکەین بۆی بە دڵنیایی و لە پشکنینەکانمان ئێمە بەردەوام بدەین لە تێستەکانمان بەردەوام دەبین چونکە ئەنجامی بوونی تێستە بۆمان دەرەخا ئێمە بتوانین بۆمان دەربکەوە بزانین کە حاڵەتەکە لە چی حاڵەتێکایە و بزانین کەیسمان هەیە و بزانین کۆنتڕۆڵمان کردووە یانە نەخێر بەردەوام دەبین ئێمە لە هەفتەی ئایندەدا بەرنامەمان هەیە لە شاری سلێمانیدا کۆمەڵە تێستێکی زۆر چاک بکەین کە ڕێژەکە یەگاتە 10,000 تا 15,000 کەس بۆ ئەوەی بتوانین ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە هیوای ئەوە ناخوازین هیچ کەسێکی بەڕاستی لە هەرێمی کوردستانە توش بێ بەڵام بەبوونی تێستەکانمان دەگەڕین بە دوای ئەوانەدا بزانین کەسی ترمانەیە لە شاری سلێمانیدا لە پارێزگای سلێمانیدا کە هەڵگیری بوونی ڤایرۆسەکە بوو چونکە ڤایرۆسەکە لە هەمومان ڕوون و ئاشکرایە ئەگەر یەک دانێشە بێ کەواتە مەترسیەکە هەر هەیە ئێمە بێ هەوڵ خۆمان بدەین بە دڵنیاییەوە لە هەوڵەکانی خۆمان و لە بەرنامەکانی خۆمان بەردەوام دەبین. زۆر باشە کاک شێخ هاتی باسی تێستمان کرد لە داتاکان کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاویان دەکاتەوە ئامارەکانی تێستکردن لە پارێزگای سلێمانی جیاوازی لەگەڵ هەولێرا زۆر بوو زۆر جار سلێمانی زۆر کەمتر بوو ئایا هۆکار چییە کە سلێمانی کەمە واگرداتات لابێ ڕۆژانە چەند تێست ئەنجام دەدەن یاخود کوی گشتی و تێستانی کە تا ئێستا ئەنجام دراوە چەندە؟ ئێمە خۆشببختانە دەیڵێم سوپاسی سەرجەم پزیشکان و کارمەندان و بە تایبەتی بەشی تاقیگە دەکەم کە ئێمە توانیمان یەکێک بووین لەو شارانەی لە سەتاسەری کوردستانە یەکەم شار بووین یەکەم بەڕێوەبەرایەتی بن کە توانیمان تاقیگەی مختبەری پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری سلێمانی دابنین. بەڕاستی دانانی تاقیگەکەکە بە هاوکاری کۆمەڵە کارمەند و پزیشکێکی بەڕێز بوو لێرە جێگەی خۆیەتی کە دەستخۆشییان لێ بکەین سوپاسیان بکەین بە هاوکاری لەگەڵ کۆمەڵە پزیشکی ڤێتەرنەری کە بڕوانامەی زۆر بەرزیانی هێنابوو لە بواری ڤایرۆساتە لە بواری فحوساتی ڤایرۆساتە بە هاوکاری ئەوان توانیمان ئێمە مختبەرێک دابنین کە بوونی مختبەرەکە بەکاریهێنانی سەرجەم کیتەکان و سەردەم پێداویستەکانمان لە ماوەی کە زۆر جێی دەستخۆشیە بەڕاستی بۆ سەرجەم ستافەکە کە ئێمە توانیمان لە ماوەی هەفتەیەکا سەرجەم پێداویستی تاقیگەکە ئامادە بکەین بە خۆشبەختی بۆ ئەو کەسانی کە توانیانە ئەو هەڵوێستە جوامێرانانە ئەو مەسئولیتە جوانانەی کە لە سەرشانیان بوو توانیان جێبەجێکەین ئێمە پشکنینەکانمان یەکێک بوو لەو کەسانی کە لە سەتاتەری کوردستانە یەکەم کەس بوون کە پشکنینمان کردووە و دوو جیهازی زۆر باشمانینەوە جیهازێکی ئەڵمانی و جیهازێکی بەریتانیا بە بەردەوامی لە فەحسەکانی خۆمان بەردەوام بووین نەتیجەی بوونی پشکنینەکانی ئێمە لە سەتاسەری کوردستانە یەکەم شوێنی بین کە توانیمان دەستنیشانی ئەوە بکەین کە حاڵەت هەڵگیری ڤایرۆس لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستاندا هەیە بۆی بوونی پشکنینەکانمان لەوە چیە سوء تەفاهومێ لە بوونی بەڕێوەبەرایەتی وەزارەتە هەبوو بێ لە هەوڵ ئیعلانەکانی ئێمە بەس ئەو کەسانە بوو کە بە سنگڵ دەماکرد بە تەنیا دەماکرد حاڵەتی بوونی پوڵەکانمان حسێب نەدەکرد کە پشکنینمان بۆ دەکرد ئێمە بە بەردەوامی توانیمانە ڕۆژانە 300 تا 400 پشکنین بکەین خۆشببختانە لە ئەنجامی بوونی پشکنینەکان ئێمە توانیمانە حاڵەتەکان بدۆزینەوە لە کەرەتینەکانەوە دەستمان پێکردو لە بەرکەوتەکانەوە دەستمان پێکردو لەو کەسانی کە لە دەوری وڵاتەوە هاتوونەتەوە هەوڵی هەموو شتێکمان داوە و هەتە نامە لە شاری لە شارۆچکەی چەمچەماڵ کە هەفتەی پێشوو چین بۆی مەسحێکی تەواوەتی بکەین کە هەندێک حاڵەت لێو بڵاو بۆ زیاد بە عەشوایی زیاد لە 1000 تێستمان کردووە 1000 فەحسمان کردو 1000 پشکنینمان کردووە کە لە کارمەندەکانی تەندروستی و لە کارمەندەکانی ناوخۆ و لە مۆزەفەکان و لە کرێکار و لە بازار و لە عەلوەکە و لە سەرجەم شوێنەکان بە دڵنیاوی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئەم قسە بۆ جەنابتان دەکەین توانیمانە زیاد لە 16,000 پشکنین بکەین
وە لە ئەنجامی بوونی پشکنینە زۆرەکانمان ئەنجامی پشکنینی بەرداوامەکانمان دانیشتوانەبوونی حاڵەتەکان بدۆزینەوە و بەڕاستی لێرە جێگەی خۆی زۆر سوپاسی سەرجەم ئەو کارمەندانم کەین دەستی ماندووبنیان گوشین چونکە تەنها کەسێکن کە یەکەم کەسن لە پێشەوەن ئەو کەسی کە دێ فەحسەکەی بۆ دەکا هیچ کەسێک نادانێ هەڵگری ڤایرۆسەکەی ئەو تعاملی لەگەڵاکە بەڵام دوای ئەوە کە نەتیجەکە دەردەچێت پۆزتیڤ دەردەچێت کەواتە ئەو هەموو کارمەندەکانی تر بە هەموو حاڵەتێکی خۆپارێزی و تعاملیان لەگەڵا دەکەن بۆ کارمەندانی تاقیگەر جێگەی دەستخۆشی سوپاسم. زۆر باشە کاک عەبدوڵڵا لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیدا ئایا پلانێکی وەها لە ئارادایە بیری لێکراوەتەوە کە بۆ بارودۆخێکی ئەوها ئەگەر کۆڕۆناژ نەبێ لە کاتێکدا ڤایرۆسێک بڵاو دەبێتەوە یاخود پەتایەکی گشتگیر کە زۆرینەی کۆمەلگا بگرێتەوە مەشق بە هەندێک لە پزیشکان و پەرستاران بدرێ بە تایبەتی ئەو کارمەندە تەندروستیانی کە لە بوارە جیاجیاکان پەیوەندیان بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسێکی بڵاو بووە هەیە لە کۆمەلگادا یاخود مەشقیان پێ بدرێ سەبارەت بە بابەتی عەزل بابەتی خۆپارێزی یاخود بڵاوکردنەوەی ڕێنمایی ئایا هیچ پلانێک هەیە کە کۆرس و مەشق بکرێتەوە یاخود لە داهاتوودا گرنگی پێ بدرێ؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی نەکو بۆ داهاتووی لە ڕابردوو دابوونی ئەو پلانەمان هەبووە هەندی حاڵەتی ڤایرۆسی تر کە لە کوردستان و لە وڵاتانی تری شابڵاو ببووتەوە ئێمە کۆمەڵەکاندێکمان بە تایبەتی بەڕێوەبەراتی خۆپاراستن سەرجەم ئەو ڕێکارانەی گرتوۆتە بەر و توانیمانە بە تیم ئیشەکان بکەن و زۆربەی زۆری مختبەراتی کە ئێساکی ئەمەمانە بەڕاستی چاوەڕێ ئەوە دەکەین کە لە داهاتووشدا پلانەکانیشمان بە بەردەوامی دڵنیاتان دەکەم کە بەردەوام دەبێت چونکە حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا کەس نازانێت کەی کۆتای دێ و هەر ڤایرۆسی کۆرۆنا نێنە لەوەشە لە ساڵانی داهاتوودا کۆمەڵە ڤایرۆساتێکی تر بێوەکو چۆن لە ڕابردووشە هەممان بۆ ئێشۆنێنمان هەبوو ڤایرۆس ئەنفلۆنزای بەراز هەبووە هەندێک حاڵەتەکانی تر هەبووە بۆ ئێمە هەر قاوشی تایبەتمان هەبوو ئایزۆلێشنمان کردووە تیمێکمان هەبووە لە یەکەم حاڵەتی دەرکەوتنی نەکو کێسەکان و لە یەکەم حاڵەتی کەرنتینەکان کە هاتنەوە یەکەم کەس ئەو کاتی کە هێشتا کە گەشتیارەکان لە جمهوری ئیسلامی ئێرانەوە بگەڕێنەوە ئێمە لە فڕۆکەخانەکانەوە هاتی یەکەم تیمان هەبووە هەر لەو کاتەدا کە لە فڕۆکەخانە پێشوازی لە گەشتیاران کردو و هەر بەبوونی ئەو تیمە توانیمانە هەموو فەحس و فحوساتێکیان بکەین بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان لە بەرنامەیدا هەیە بەڕێوەبەراتی لە بەرنامەیدا هەیە بوونی پلانی داهاتووشی بەردەوام دەبێت چونکە هەرێمی کوردستان دەبێت چاوەڕی هەموو شتێکی لێ بکرێ و ئێمە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی شارە خۆسەویستەکەمان هەرچی لە هەوڵ و تواناماندا هەبێ لە بواری پلەی زانستی و لە پواری دارایی و لە پواری کاریگەریە بۆ ئەوی بتوانین ژێرخانێکی ئابووری یان ژێرخانێکی تەندروستی بەهێز لە هەموو بوارەکاندا و ڕاهێنانی کارمەندەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر خوانەخواستە کارەساتێکی تر کە ڕوو لە شارەکەمان بکە بەتەکید بەم حاڵەتیشی کە ئێستا هەمانە ئێمە بۆ حاڵەتی پشتکردنی تیممان هەیە هەر تیمەکانی ئێمە توانیوانە کە تێست ترینین بە کارمەندانی پارێزگای هەڵەبجە و منتیقەی کەلار و ئیدارەی ڕانێژ بکەن و لەسەر دەستی تیمەکانی ئێمە بوونی فێری شارەزاییکی باش بوون لە بوارەکەی خۆیاندا. کاک شێخ بابی نەستەر بوجە دیارە عێراق لە دەستپێکی سەرەڵدانی کۆرۆنادا هەندێک بوجەی تەرخان کردووە دیارە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو بارەیەوە باس لە تەرخانکردنی بوجەی پێویستی کرد بۆ پارێزگاکان بۆ بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکان دەمەوێت بزانم لەم ڕۆوە هیچ بوجەیەکی تایبەتی حکوومەتی هەرێم یاخۆت حکوومەتی ناوەندتان بۆ هاتووە ئایا دابەشکردنی بوجەکەی عێراقیش بە پێی بوونی حاڵەتەکانی کۆرۆنای یاخۆت بە پێی ڕێژەی دانیشتوانە یاخۆت بە پێی پارێزگا بە پارێزگای یەکستان دابەشی دەکەن؟ گومانی تێدا نییە کەرتی تەندروستی لە بەرۆی کەرتێکی خزمەتگوزاریە لە هەموو کردەکانی تر زیاتر پێویستی بە بودجەیەکی تایبەتەیە. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هەتاکو ئێساتیە کەەوە تقریبا لە 2014 هیچ بودجەیەک دیاری نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە پەرلەمانە بوونی بودجەی نییە و لەو ساڵانی ڕابردووشدا کە بودجەی دیاری کردو بودجەکەی بە نسبەتی لە 100 تووتیە نەپڕیوە کە بە قیاسی هەموو وڵاتان ئەبێ بودجەی تەندروستی و کردی تەندروستی وەزارەتی تەندروستی لە 108 بۆ لە 100 دەبێت. کەواتە بودجە دارایی
بڕبڕی پشتی پێشخستنی کەتی تەندروستی لە سەرتاسەری جیهانە لە بەرۆی وەزارەتی تەندروستی خۆی وەزارەتی خزمەتگوزاریە هیچ داهاتێکی وای نییە. حکوومەتی هەرێمی کوردستان لە 22/2020دا کە حاڵەتەکان لە هەرێمی کوردستاندا حاڵەت تۆمار کرا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری تەرخانکردنی بودجەیەکیدا بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کە بڕیتی بوو لە 4 ملیار دینار 4 ملیار دینارەکەش بڕیاریدا بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکان بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لەو بڕێ 970 ملیۆنی بەرکەوت ئەو 970 ملیۆنەیەش بە دوو قۆناغ دەسەڵاتیان نا بە خەزێنەکان و بە بانک بۆ ئەوی بتوانین بۆمان جێبەجێکەن. بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی هەر لە سەرەتاوە کە هەستمان بۆ بوونی مەترسیەکە کرد بۆی بتوانین خزمەتێکی زیاتر بە هاوڵاتانی شارە خۆشەویستەکەمان بگەین و بتوانین سەرجەم پێداویستیەکانی پزیشکی و لە موادی مختبەری و لە جیهاز و لە بێد و لە ئەجهیزە و لە سەرجەم پێداویستەکانی خۆپاراستن بۆ کاربەر و پزیشکە بەڕێزەکان دابین بکەین داوای نزیکی 6 ملیارمان کردووە. بۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە دوو قۆناغ خەرجی کردووە. سلێمانی تقریبا ملیارێک و 800 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە بە دوو قۆناغ بۆی سرف کراوە کە هێشتا سێ قۆناغی سرف کراوە قۆناغێکی ماوەتەوە. بەڵام بە دڵنیایی ئەو بودجەیە لە چاو کارەساتەکە لە چاو پێداویستیەکان لەبەرەوەی ئێمە حاڵەتی کۆرۆنا نە مختبەراتمان هەبوو نە خەسەخانی تایبەتمان هەبوو نە سنتەرێکی تایبەتمان هەبووە هەموو شتەکان شتی تایبەتە لەبەرەوەی کە شتی تایبەتە دەبێت شتی تایبەتیشی بۆ دابین بکەی و بودجەی تەندروستی زۆر کەم بووە لەبەرەوەی پێداویستەکانیش زۆر گران بووە و بە تایبەتی لەم حاڵەتیشدا کە ئەوەی تر بارەکەی گران کرد بریتی بوو لەوەی کە بە بۆنەی داخستنی سنوورەکان و بە بۆنەی داخستنی فڕۆکەخانەکانەوە بەڕاستی بە دەستگەشتنی پێداویستەکانشمان تا ڕادەیەکی زۆر تۆزێ ناڕەحەت بووە و زۆربەی زۆری وڵاتان پێداویستەکانیان نەدەفرۆشت هەر هەموو پێداویستی هەبوو یەکێکی وەکو ئەڵمانیا کە کەتی تەندروستی لە ئەڵمانیەکێکە لە وڵاتانی کە سیستەمی تەندروستی زۆر پێشکەوتووە جیزە و پێداویستی زۆریان هەبوو ئەو ئەمریکای وەسینە هەموو وڵاتان خۆیان پێویستیان بەبوونی جیهادی تر و شتی زیاتر هەبوو بەڵام سوپاس بۆ خۆی پەروەردگار ئێمە بەبوونی ئەو بودجەیە کە لە بەردەست دامانان بووە توانیمانە سەرجەم پێداویستیەکان دابین بکەین. یەکێ لە ئیمتیازەتەکانی دارایی ئێمە بریتی بوو لەوەی کە ئێمە هەموو ساڵێک دەزانین کە ساڵی 2000 و کۆتایی ساڵ بێ و لە سەرەتای ساڵی داهاتوودا بێ بودجە تۆزێ تەخت دەبێ فەرمانی کاریگەڕی بۆ تەرخانکردنی بودجە و سەرفیات و خەرجیات مانگی دوو مانگی پێدەچێت بۆیە ئێمە هەر لە پلانی خۆماندا هەبوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی لە کۆتایی مانگی 12 2009دا کۆمەڵە شتی پێداویستی پزیشکی و دەرمان و دەرزیمان کڕی توانیمانی دامی پێ بدن لەگەڵ بوونی ئەمانیشی کە ئێستاکی هەمان بووە سپاس بۆ خۆی پەروەردگار لە هەموو بوارەکان توانیمانە جیهازی پێ بکڕین هەم بێدی پێ بکڕین هەم پێداویستەکانی پێ بکڕین هەم مەسەلەی خۆ پارێزەکانیشی پێدابین بکەین. زۆر باشە کاک شێخ ئایا بودجەتان لە عێراقەوە هیچ بۆ تەرخان کراوە بەدەستان گەیشتووە چونکە عێراقیش بۆ خۆی بڕیاری سەرفکردنی هەندێک بودجەی تایبەتی دا؟ عێراق لە WHO پارێکی بۆ خەرج کراوە و خۆشی بڕیارێکی یاوە لەو بڕەپارەی کە لە حکوومەتی ناوەندی و هاتووە بە حکوومەتی هەرێمی کوردستان 3 ملیارە بەڵام ئێمە لەو 3 ملیارە هەتاکو تاگەیەکمان بەدەست نەگەیوە. زۆر باشە با بێمە سەر پرسیارێکی سیاسیش چونکە دیارە خەڵکی ئێمە بە گشتی سەری لە ناو سیاسەتا خوڕێت چونکە وای لێ هاتووە ململانە سیاسیەکان لەسەر سفرەی هەموو ماڵەکانیش باز دەکەن. با بێمە سەر ئەوەی کە دەبینرێ هەستی پێ دەکرێت ململانەیەک لە نێوان تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی هەرێمدا هەیە لەلایەکەوە پێدانی داتاکان لە پشکنینەوە لەلایەکەوە ڕاگەیاندنی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەم شەو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی یاخود بەڕێوەبەری گشتی بڵاوی دەکاتەوە سبەی شۆ جارێکی تر وەزارەت بڵاوی دەکاتەوە یاخود وەزیریش بۆ خۆی بڵاوی دەکاتەوە خەڵک هەست بەم ڕکابەریە دەکەن بەم ململانەیە دەکەن. ئایا ئەمە چی دەخڵقێنێت لە کاتێکا گەورەترین و گرنگترین ڕێنمایی بۆ هاوڵاتیان و بۆ میدیاکاران بە تایبەتیەوە بوو با خەڵک نەترسێنن بەڵام بڵاوکردنەوەی داتا بە 2-3 جار ئایا ترساندنی خەڵک نییە؟ وەڵام من دەڵێم هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر ناسکدایە بە تایبەتی ئێساکە بە حاڵەتی کۆرۆنا تێدەپەڕێ حاڵەتی سیاسی استیقرار نییە وڵاتانی دەوروپشتش وەکو پێویست هاوکاری هەرێمی کوردستان نین بۆیە دەڵێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان
بەڕاستی لەوە تێربوون کە حاڵەتێکی ناساییان بۆ دروستکەین یان تووشی دڵە ڕاوچیان بکەین یان تووشی شڵەژانەیەکیان بکەین ئەوە هاوڵاتیان هەرێمی کوردستان نەخۆیان لە بوونی واقعەکە تێدەگەن ئەلحەمدولیلا هاوڵاتی هەرێمی کوردستان ئێستاچی ئەوەنە وریایە وای لە هاتوو وەرەقەی سپی لایەنە سیاسیەکان دەخوێنێتەوە و این حکوومەتی هەرێمیش دەخوێنێتەوە من لە هەر لە یەکەم ڕۆژە وتومە داوا لە بەڕێوەبەرایەتی و لە کۆبوونەکانیشا باسمان کردووە بڕیاریشمان داوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی سلێمانی لە داتاکاندا لە ژمارەکاندا زۆر شەفاف بین هیچ حاڵەتێک لە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەی خۆمان نەشارینەوە و ئێمەش گومانیشمان لەوەدا نییە ئەگەر هاوڵاتیانیش بەڕاستی گومانیشان هەبێ ناحەقیان نییە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە ڕابردوودا بۆتە سەبەبی ئەوەی کە خەڵکی متمانەی بە داتاکانی نەبێ متمانەی بە هەواڵەکانی نەبێ متمانەی بە بوونی بڕیارەکانی نەبێ لەبەنی بەڕێوەبەرایەتی وەزارەتە ئەمە کۆرۆنا شتێکی عالەمیە هەتا ئەو داتانی کە ئێمەش بڵاوی دەکەینەوە داتاکان دەبێ مرکزی بێ ئێمە دەینێرین بە وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی دەینێرێ بە وەزارەتی تەندروستی حکوومەتی ناوەندی هەتاکو ئێمە بمانەیە کە تەداخڵکەین لەگەڵ WHO دا کە سنتەرێکی عالەمیە هەموو بوونی داتاکان لە ڕێی بەغاوە دەچێت بۆ WHO ئەگەر لە ڕێ ئەوانە نەبێ هیچ تەعاملێکی سیاسی لەگەڵا ناکات بۆیە دەڵێم هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویست بەوە ناکات لەوە زیاتر تووشی حاڵەتێکی ناسایان بکەین چونکە ئەوەیە تاکێ دەیبینین خوان نەخواتە خەریکە حاڵەتێکی ناسایی لە بین هەندێک لایەنە سیاسیەکان و هەندێک لایەنە سیاسیەکانی دەروی هەرێمی کوردستانیشا دروست دەبێ بۆیە هەرێمی هاوڵاتیان پێویست بەوە دەکات کاتی ئەوەیان نەکە ئیسلاحەتکەن کە داتا و زانیاری ڕاستیان پێ بڵین کاتی ئەویانە کە خزمەتیان بکەین کاتی ئەوەیانە کە ئێمە بتوانین سەرجەم خزمەت گوزاریەکان لە هەموو بوارەکاندا زیاتر پێشکەشیان بکەین چونکە ماندوون لە هەموو هەواڵێکی ناڕات و ماندوون لە هەموو هەواڵێک کە خزمەت بە خۆشگوزارانی هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان نەکات زۆر باشە پرسیار زۆرترە بەڵام نامانەوێت لەو ڕۆ زیاتر مێشکی هاوڵاتیان مەشغوڵکەین و بە تایبەتی نەبێتەوە کار بۆی کە کۆرۆنا بەفشە وەربگرن وەک خۆیان دەڵێن بەڵام بابینە سەرەوەی کە جەنابەت سەرۆکی لیژنەی ناشتنی ئەوانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لەدەست دەدەن یاخۆت هەڵگری ڤایرۆسەکە بن و گیان لەدەست بدەن ئەگەر بکرێت کاک شێخ باسی ئەم لیژنەیەمان بۆ بکەی بە تایبەتی بڵاوبوونەوەی ڤیدیۆی یەکەم گیان لەدەستدان کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو مامۆستایەنەکەی شاری سلێمانی بوو ناڕزایی خەڵکی لێکەوتەوە ئایا ئەمە چۆن بوو و چۆن ئێوە ئەوانەی کە ئەگەر هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن بیان نێژن ڕێکارەکان و ڕێنمایەکان چین کە پێتان دراوە ئەنجامی دەدەن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هەر لە یەکەم دقەوە کە بەرنامە و پلانی خۆمان داناوە خۆمان ئامادەکردەوە بۆ هەموو حاڵەتەکان کە ڕوبەڕوومان بێتەوە و ئێمە ئاواتەخوازی ئەوە نەبووین کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستان و لە شارە خۆشەویستەکەمان بەبوونی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا کۆچ بکات بەڵام ئەوە حاڵەتێکە و دێتە ئاراوە و کۆچکردن و مردن لە دەسەڵاتی هیچ کەسێکدانیە و ئەوە تەمەنێکە خی پەروەردگار بووی دیاری کردووە و بە تاکی دەبێت لەو دقە و لەو ساتی کە خی پەروەردگار بووی دیاری کردووە کۆچ بکات و بەروبارەگای خی پەروەردگار بگەڕێتەوە بە هەر حاڵەتێک بێت و کە خی پەروەردگار بووی دیاری کردووە بۆ یەکۆ بەڕێوەبەرایەتی هەر لە یەکەم دقەوە ئێمە خۆشمان بۆ ئامادە کرده بوو کە ئەگەر یەکێ لە کەیسەکان کۆچی کرد ئێمە بە چی شێوازێک بینێژین ناشتنی ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنیان بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوای دەکەن بەڕاستی ناشتەکان زۆر جیاوازە لە بوونی ناشتنی خەڵکی ئاسایی چونکە لەگەڵ بوونی مردۆکەش هەڵگری ڤایرۆسەکە لە بوونی لەشی داماوەتەوە بۆیە پێویستە ئەو تەعاملکردنەی کە لەگەڵ یەکێکی زیندووە دەیکەیت کە هەڵگری ڤایرۆسەکەی لەگەڵ بوونی ئەو کەسیش کە مردووە و کۆچی کردووە هەمان تەعاملی لەگەڵا بکەیت بە هیچ شێوەیەک نابێ بەرکەوتەی لەگەڵا بێ دەستی لێ بدەیت و ئەو حاڵەتانیشی کە لە ئەبێتە سەبەبی ئەوی خوان نەخواتە ڤایرۆسەکە بگوازرێتەوە نابێت تەعاملی لەگەڵا بکەیت ئێمە بۆ بوونی ئەم حاڵەتەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی سەردانی بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانیمان کرد و لەگەڵ مامۆسایانی ئاینی لەگەڵ لیژنەی فتوای شاری سلێمانی داکۆبینەوە یەکێ لەو داواکارانی کە داوامان لێکردن داوای ئەومان لێکردن کە ئەگەر حاڵەتێکی مدنی ئەومان هەبووی ئێمە چۆن تەعاملی لەگەڵا بکەین لە ڕووی شەرعیوە لە ڕووی پرۆتۆکۆلی عالەمیوە ئێمە پرۆتۆکۆلی عالەمین لە ڕووی تەندروستی و تەعاملی خۆمان لەگەڵا کردووە تیمی تایبەتمان بۆ هێناوە ئەو تیمە تایبەتە کفنی کردووە ئەو تیمە تایبەتە خستێتە ناو کیسێکی تایبەتەوە بەڵام با لای هەموو هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان ئاشکرا بێ کە بەڕاستی مردوو
مرۆڤەکان لە لای ئێمە لە دینی ئیسلامە ئەوەی زیندوش بێت و ئەوەی مردوو بێ بەڕێزەوە تعاملی لەگەڵا دەکرێت بە تایبەتی پیاوێکی وەکو مامۆسا کە پیاوێکی بەڕێز بوو پیاوێکی زانایکی ناوداری شارە خۆشەویستەکەمان بوو داواکانم لە خۆی پەروەردگار لە گوناحەکانی خۆش بێ بە پلەی بەرزی شەهادەتی گەیان نبێ زۆر جامە لە بوونی کۆڕ و کۆبوونەکانیان دەبن ئەگەر مامۆسا بەبوونی ئەم حاڵەتە نەبێت لە شاری سلێمانیا کۆچی بکردایە نیوەی شاری سلێمانی دوای جەنازەکەی دەکەوت و خەڵکی زۆر لەسەر جەنازەکەیشی نوێژی دەکرد ئێمە بە هەمان ڕێکاری پرۆتۆکۆلی عالەمی لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی شەرعیشەوە ئێمە بۆ ئەو لیژنەیەکمان پێکێنا کە پێک هاتوو لە برای بچووکتان و داوامە لە یەکێتی و قاف کرد یەکێتی و قاف و زانایان و لیژنەی فتوای سلێمانی مامۆسایەکیان بۆ دیاری کردین کە بەڕێز مامۆسا دکتۆر محەممەد عەبدوڵڵا بوو کە سەرۆکی لیژنەی فتوای شاری سلێمانی پیاوێکی بەڕێز و شارەزایە و جێگەی ڕێز و تەقدیرە لەگەڵەوانە دایمە لیژنەی برادرانی ئاسایشمان لەگەڵا بوو برادرانی شارستانی بەرگریمان لەگەڵا بوو برادرانی سەرۆکاتی شارەوانیمان لەگەڵا بوو لە پچرای هۆبێ قەبرستانەکان قبلێکی ئەوەی کە خۆی کە دین داوای دەکردووە قبرەکەمان بۆ ئامادە کردووە نوێژمان لەگەڵا کردووە و هەندێک لەو کەسانیشی کە کۆچیان کردووە ئێمە لە شاری سلێمانیدا بەداخەوە لە سنووری شاری سلێمانی دامە 4 حاڵەتی مردنمان هەبوو سیانە لە ناو شاری سلێمانی دانیکیان لە دەروی سلێمانی بووە و بۆی خزم و کەسوکارەکەشی دڵتامین بن لەوەی کە ئێمە ڕێز و تەقدیری جەنازەکەمان مردوەکەمان گرتووە بە ڕێکارێکی ئیسلامی ناشتمانە زۆربەی ئەوانەی کە ئەوەی بەرکەوتە نەبێ ئەوەنەی تووشی حاڵەتێک نەمیخوا نەخواتە لەگەڵ بوونی مردوەکەش تووشی گوناحی بکەین بە بۆنی ئێمەوە خەڵکێک توش بێ هەندێک لە خزم و کەسوکارەکانیشمان لەگەڵا بوو لەسەر قەبران بەشداریان لەگەڵا کردوین و بە ئامادەبوونی بەڕێز مامۆسای بەڕێز نوێژشمان لەسەر کردو زۆر بەڕێزیشەوە ناشتمان بڵا بوونی ڤیدۆکە ئەمە بەڕاستی بە هیچ شەوک و بەڕێوەبەرەتی سلێمانی لەگەڵی دانەبووین هەرچەندەوە لە سەتاسەری جیهانە ئەو حاڵەتانە دووبارە دەبێتەوە بڵاوش بۆتەوە ئەوە لە سنووری ئەیبینن لە سین چۆن دەنێژرێ لە ئەمریکا چۆن دەنێژە لە عێراق چۆن دەنێژرێ لە ئێران چۆن دەنێژێ زۆربەی زۆری وڵاتان هەر دەیسووتێنن هەندێک لە وڵاتان هەروەکو کۆڕی کۆمەڵی لێ دەکەن بوونی حاڵەتی سلێمانی سواز بخوا زۆر بەڕێزەوە چونکە بەڕاستی ئێمە بە واجبی سەر شەرعی خۆبانی دەزانین چۆن ڕێز لە زیندوەکان دەگرین بە هەمان شێوەش ڕێز لە مردوەکانمان دەگرین زۆر باشە کاک عەبدوڵڵا هەمومان دەزانین لە ئێستادا لە بارودۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی مەترسیداردا پزیشکان و کارمەندان تەندروستکارانی نەخۆشخانەکان بە شێوەیەکی گشتی لە مەترسیدان بەرامبەر بە ڤایرۆسەکە و بە تایبەتی ئەو پزیشک و کارمەندانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشەکانە تەعامولەکەن یاخود پشکنینیان بۆکەن چارەسەریان دەکەن لە سەنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و لە هەموو جیهانیشدا دەبینین کە ئەم چینە پاداش دەکرێن و ئیتر هەر وڵاتی و بە جۆرێک پاداشتی دەکا ئایا لە کوردستان یاخود بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بنمونە ئەوەندەی ئاگادار بن هیچ پلانێک لە ئارادایە بۆ پاداشکردنیان من لێرەوە ڕێز و سوپاسی تایبەتم بۆیان هەیە دەستی ماندووبیان دەگوشم چاوەکانیان ماش دەکەم بەڕاستی ئەوان بوون بە سەنگەری یەکەم بوون بەو کەسانی کە خۆیان کرد بە قوربانی 5 ملیۆن کەسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانە ئەو کەسانە بوون کە لە یەکەم دەقەوە لەگەڵ ڤایرۆسەکەدا کەوتنە شەڕەوە یەکەم دەستەی هجووم بوون کە لەگەڵ بوونی ڤایرۆسا شەڕکن ئێمە ونێکە لە بوونی دەسەڵاتی خۆمان دەسەڵاتی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی دابێت و دەمان بەبوونی بەرپرسان گەشت بێ دەمان پێیان گەیان دەمان پێیان نەگەتوانیمانە لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆبینەوە لەگەڵ بوونی یەکەم کۆبنەوەدا داوای ئەومان لێکتۆ بەڕاستی ئەم پزیشک و کارمەندانە جێگەی ئەوەن بە هەموو شێوەیەک ڕێز و تەقدیریان لێبیگیرێ و ئێمە لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان پاداشتی ئەوانە بکە بەڕاستی سوپاس و پێزانینیان بۆ دەرکا ئەوە تا لە زۆربەی زۆری وڵاتان ئیمکانیاتێکی باشیان بۆ دابینکردون بودجێیان بۆ تەرخان کردووە زەوییان دەدەنێ یان ڕێزێکی تایبەتیان لێ دەگرن ئێمەش داوا دەکەین بەڕاستی ئەگەر ئەو حاڵەتانی کە ئەو دەسەڵاتانی کە لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتایە یان لە دەسەڵاتی جێگریان لە دەسەڵاتی وەزیری تەندروستی وەزیری داراییدایە ئەتوان هەندێک حاڵەت تایبەتی ئەگەر نەتوان بە بوونی دارایش دەتوانن بە سوپاس و پێزانینێ دەتوانن بە پێشخستنی ساڵی خزمەتیەک دەتوانن بەوەی کە لێرە بەڕاستی داوای لێ دەکەم بە تایبەتی کۆمەڵە کارمەند یەکمانەیە کە زۆر ماندوونە ناسانە 4 ساڵە
تیانە سێدانە ساڵە لە پێشی پێشەوەیە کارمەندی خۆبەخشن لەم حاڵەتی کۆرۆنادا زۆر بە زۆری ئەو کەسانی کە بەڕاستی لەگەڵ ئێمەدا کاریان کردووە کارمەندە خۆبەخشەکان بوون داوایان لە دەکەین کارمەندە خۆبەخشەکان ئەگە دایشان نامەزرێنن دامەزراندنێک بە گرێبەتدان بزێنن بۆ ئەوی بتوانن ئەو جوهد و ماندووبوونی کە کردویانە ئەو زانستی کە پێیانە بتوانن خزمەتی هاوڵاتیانی شارە خۆسەویستەکەمان بکەن بە دڵنیایی پێشتان دەڵێم توانای پزیشکان و کارمەندانی هەرێمی کوردستان ئەگەر دەستیان بگیرێ ئەگەر بودجیان بۆ دابین بکرێ ئەگەر هەوڵی ئێوان بدرێ ئاستی زانستیان بەرز بکرێتەوە ئاسی هۆشاریان بەس بکرێتەوە پزیشکەکان و کارمەندەکانمان هیچیان کەمترن نییە لە پزیشک و کارمەندانی وڵاتانی تر بۆ ئەوی بتوانە زانستیەکی باش بەدەستبێنن پلەیەکی بەرز بەدەستبێنن بۆ ئەوی بتوانە خزمەتی هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەی خۆمانیانی پێ بکەین. زۆر باشە کاک شێخ دوایین پرسیارم دەمەوێت بزانم کەی ئیدی بە یەکجاری قەرنتینەی کۆرۆنا لە ماڵەکان خەڵدێتە دەرەوە قەرنتینە لە گیرێ یاخۆت کەی قەدەغیات و چۆ بە تەواوەتی نامێنێت کەمەش پێوەستە بە کۆنتڕۆڵکردنی کۆرۆناوە ئەگەرچی کۆرۆنا تەنها یەک حاڵەتی ژمابێتەوە کاتە دەتوانین بڵێن مەترسیە چکە لە یەک حاڵەتەوە ڕێژەکە زۆر بۆ وەگەری هەیە جارێکی تر زۆر ببێتەوە کەی کۆتایی بەم قەدەغەیە و بەم کەرەنتینەیە دێت و ئایا باجارێکی تر پرسیارەکەم کەمێک سیاسی بێت ململانی سیاسی نییە لە نێوان هەولێر و سلێمانی بۆ کۆتایی هێنان با کەرەنتینەی هاوڵاتیان یاخود قەدەغەیات و چۆ؟ ئێمە هەر لە یەکەم دقەوە کە هەوڵەکانمان دەست پێ کردو پلانەکانمان دەست پێ کردووە بۆ ئەوەی بتوانین لە زووترین کاتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر حاڵ و باری ژیانی خۆیان. ئێمە زۆر لە نیگەرانەکانی هاوڵاتیانی خۆمان تێدەگەین لە ناڕەحەتەکانیان تێدەگەین لەوە تێدەگەین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناشکری خوانە بێ ئەو ئەوانیشیان کە نەکو بێئیشن و بێکارون ئەوانیشان کە موچیان هەیە ئەوە تا حاڵەتی موچەوەرگرتنەکانیان لە خەریک ئەگاتە چ ڕۆژ و ئەگاتە چ ڕۆژ و 50 ڕۆژ ئەیچی جا ئەو کەسانی کە هەموو کار و کاسبەکانی لە بازاڕایە یان ئارەبانەیەکی پێ ئێمە ناڵێن ئارەبانەکەی بجێڕێ یان تەکسیەکی پێ ناڵێن تەکسیەکەی بجێڕێ یان هەر حاڵەتێک کە بتوانێت ژێوی ژیانی خۆی پێدابین کە بەڕێوەبرایەتی ئەم حاڵەتە وای لێ کردووە کە خەڵکی بەڕاستی لە حاڵەتێکی زۆر کەمی داراییدا ژیانی خۆی بەسەر بەرێ. ئێمە دەمانەوێ لایمان گومانی تێدا نییە و بەڕاستی بژێوی ژیانی خەڵک لەگەڵ تەندروستیا لە لای ئێمە هیچ جیاوازێکی هەیە بەڵام جیاوازیەکە جیاوازیەکی زۆر کەمە بۆیە ئێمە دەمانەوێت بژێوی ژیانی خەڵک لەگەڵ تەندروستیەکی باشە بە هاوتەری بە یەکەوە بڕۆن بۆی بتوانین ژیانێکی باشتر بگوازینەوە. وەکو بەڕێز وت و هەتاکوێک حاڵەت لە هەرێمی کوردستانان بەبێ کەواتە مەترسیەکە هەر هەیە چونکە ئەوە ئێساچیە لە سەتاسەری جیهانە کە زیاتر لە 200 وڵات و هەرێم گرتێتی کە زیاتر لە 2 ملیۆن کەس توش بووە کە زیاتر لە 130,000 کەس مردووە هەر لە یەک حاڵەتەوە دەستی پێوە کردووە. بۆیە ئامادەکاریەکانی ئێمە لەو کاتەدایە کە دڵنیایی بین بە هاوڵاتیانمان دڵنیایی بین بە شارە خۆشەویستەکەمان کە ئێمە لە هاوڵەکانی خۆمان کەم تەرخەمی ناکەین شەو ڕۆژ دەخەینە سەرێک بە بەرنامە و بە پلانەکانمان بۆ ئەوەی بتوانین لە نزیکترین کاتە کۆتایی ببوونی ئەم حاڵەتە بێنین چونکە بەڕاستی هەست بەبوونی ناڕەحەتی و ئازارەکانیان دەکەین. جیاوازی لەبوونی هەولێر و سلێمانیدا بەڕاستی ئەو جیاوازیە پەیوەندی بەبوونی ئەوە نیە کە جیاوازی لە بینی هەولێرە هەبیان لە بینی سلێمانی هەیە. جیاوازیەکە بریتێ لەوەی کە یەکەم جار لە سلێمانیەوە دەستی پێکرد حاڵەتەکان لە سلێمانیەوە دەستی پێکرد و ئەو کەسانیشی کە چاک بوونەوە زۆربەی زۆری لە سلێمانیەوە چاک بوونەتەوە و ئێستاکەش حاڵی سلێمانی ئێمە ئاواتەخوازی نەکو سلێمانی و نەکو هەولێر ئێمە ئاواتەخوازین سەرتاسەری جیهان لەم کێشە و لەم بەڵاو لەم مصیبەتی کە ڕووی تێکردووە جەم ڕۆڤایەتی لە سەرتاسەری جیهانە نەجاتی بێ لەم ڤایرۆسە بۆیە حاڵەتەکانی سلێمانی لەوەی جیاوازیەکە بێ لەگەڵ بوونی حاڵەتەکانی هەولێرە و بوونی ئەوەیشی کە جیاوازی بێ نەخێری جیاوازیەک نییە بەڵام لەوە چێ کۆنتڕۆڵەکان لەوە چێ بەرنامە و پلانەکانی بەڕێوەبەراتی سلێمانی لە چاو بەڕێوەبەراتەکانی ترا زیاتر دەستمان پێ کردووە جوودەکان زیاتر بووە و حاڵەتی کۆنتڕۆڵەکان لە سلێمانی لەوە چێ زیاتر بێ و ئەلحەمدولیلاوە تقریبا سێدانە ڕۆژە لە هەولێری چش حاڵەتێک ڕانەگەێنراوە بەداخەوە ئەمڕۆ دوو حاڵەت لە شاری هەڵەبجێ خۆشەویست کە دوو کەس بوون و دوو خوش بوون کە ئەوانش بەرکەوتووی دایکیان بوون ئەو دوو حاڵەتە ڕاگەێنراوە لە سلێمانیشە تقریبانەوە سێدانە ڕۆژە لە سەرێک هەر ڕۆژی یەکدانە دەبێ بۆی حاڵەتەکان بەرەو ئاسایی دەبێتەوە. ئێمە هەموو هەوڵەکانمان دەدەین بۆ ئەوەی
ژیانی خەڵکی ئاسایی بێتەوە و ئینشەڵا لە هەوڵەکانیشمان بەردەوام دەبین و بەڵام بێت لەوە دڵنیابن ئێمە ئەم حاڵەتی کە دەستمان پێکردو قۆناغ بە قۆناغ دەستمان پێکردووە قۆناغ بە قۆناغ حاڵەتەکان بەڕاستی بەرەو ئەوە هاتون ژیانی خەڵکی لە ژیانی ئاسایی و بە ژیانێکی نائاسایی بەتەکی لە ژیانی نائاسایی و بووی بیشیکەین بە ژیانێکی ئاسایی ئەبێ قۆناغ بە قۆناغ ئێمە قۆناغەکانمان دەست پێ کردووە بە ئومێدی ئەوەین کە بتوانین لە زووترین کادا کۆتایی بەبوونی قۆناغەکان بێ و بتوانین لە نزیکترین کادا ڤایرۆسە زۆر باشە کۆتایی پێبێ بۆ هیوایکە ململانی سیاسیەکان ئەوەی کە تا ئێستا بەدەستمان هێناوە نەبنەوە هۆکار بۆی کار لە دەستی بدەن وەرچی زووترە کۆرۆنا لە کۆڵمان ببێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس. کاکتور دێمەوە لای تۆ دەرفەت زۆر کەماوە توێژینەوەکانی ئاو زانیاری تازانی کە لەسەر توێژینەوە تازەکان هەتە چین؟ بەڵێ بەڕاستی دوو بابەتی نوێ هەیە ئەوەی کە پەیوەندی بە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هەیە گەر لەسەر شاشەکە هاوکاران پیشانمان بدەن بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ڕۆژانەیدا باسی لەوە کرد. من دڵنیام ئێستا زۆرینەی هاوڵاتیانیش کە سەری بەرنامەیەکی تایبەت زانستی تایبەت بە کۆڕۆنا دەکەن هێندەی گوێیان بۆ ئەوە ڕادێرن ئایا ڤاکسین و چارەسەر دۆزرایەوە یاخودنا هەر هێندەش بۆ بابەتەکانی دیکە ڕادێرن. ئەوەی کە دکتۆر تێدرۆس ئەدهانۆم باسی کرد بەڵێن بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانیە باز لەوە دەکات تیمێکی تایبەتی پزیشکانی پسپۆڕیان داناوە. ئەم تیمە تایبەتە لە ڕووی کلینیکیەوە چاودێری کۆمەڵێ نەخۆش دەکەن. دەڵێ 9,000 نەخۆش لە توشبوانی جیهان کە لە چەند وڵاتێکن توشبووەکان دایانناوە. ئەم 9,000 نەخۆشە تاقیکردنەوەی کۆمەڵێ بابەتیان لەسەر دەکرێت. تقریبا باز لە چەند 4 ڤاکسین دەکا. ئەم 4 ڤاکسینە لە ئێستادا لە کلینیکل ترایلدان واتە لە ئێستادا لەسەر مرۆڤانە تاقی دەکرێتەوە. وەگوتم 9,000 نەخۆشیان دیاری کردووە. 9,000 نەخۆشە کۆمەڵێ بابەتیان لەسەر تاقی دەکرێتەوە کە دەرئەنجامی چاکبوونەوە یاخود کۆنتڕۆلکردنی کۆڕۆنا دەگۆڕێت. یەکێک لەوانە بریتە لە 4 ڤاکسین کە لە ئێستادا لەژێر تاقیکردنەوەدایە بەڵام هێشتا کاتی دەوێت. پاشان بابەتێکی دیکە کۆمەڵە دەرمانی تر پێیان دەوترێت کۆرتیکۆستیرۆید یاخود با بڵێن ئەمانە کۆمەڵە دەرمان ڕۆڵیان زۆرە لە بواری پزیشکی تا یەکی لە ڕۆڵەکانیان بریتە لە کەمکردنەوەی هەوکردن لە زۆرینەی نەخۆشیە ئینفێکشنەکانە یاخود هەوکردنەکانە پەیوەندی بە بەکتریا و ڤایرۆسەوە هەیە. ئەم دەرمانانە کۆرتیکۆستیرۆید دەورە بینن. ئەڵێ ئێستا ئەم دەرمانانەیش کەوتونەتە ژێر تاقیکردنەوە واتە بە بەردەوامی دەرمان و بابەتەکانی دیکە لە ژێر تاقیکردنەوەدان. بابەتێکی دیکەمان هەیە ئەویش ئەمریکایە ئەگەر هاوکاران پیشانمان بدەن کۆمەڵێ پزیشک و پەرستار. کاک جەلال ئێستا بارودۆخی ئەمریکا بەڕاستی لە ڕووی توانای مرۆییەوە خەریکە بەرەو کەمبوونەوە دەچێت. ڕەنگە هەمومان بزانین ئەمریکا لە ڕووی توانای بۆ نمونە سەربازی توانای مادیەوە تەکنۆلۆژیایی بەڵێ لە پێشەوەی جیهانە. بەڵام لە ئێستادا سەرچاوەکان باز لەوە دەکەن ڕۆژنامەی The Guardian باسی دەکا دەڵێ پزیشکان و پەرستاران لە ئەمریکا زۆر بەرەو کەمبوونەوە دەچن لە کاتێکدا هەمومان دەزانین بە پێداویستی خۆپارێزیەوە ڕوبەڕووی ڤایرۆسەکە دەبنەوە. بەڵام لە سەدا 11 توشبووان و مردوانی کۆڕۆنا لە ئەمریکا پزیشکان و پەرستاران کە ئەگەر ئەمە هەمومان دەزانین بارودۆخەکە بەردەوام بێ ڕەنگە بە تەواوی ژمارەیان کەم ئاماری توشبوانی داوە ئاماری مردن لە ناو کارمەندانی تەندروستیە هیچ ئامارەکەم بە ژمارە بەڕاستی نەخوێندەوە بەڵام بە ڕێژە داوێتی لە سەدا 11 قسێکی دیکەی کردبوو دەڵێ حکوومەتی ئەمریکا ئەمە لە پزیشک و پەرستارەکانەوە دزەی کردووە. ئەڵێ حکوومەتی ئەمریکا توشبوان یاخود مردوانی پزیشکان و پەرستاران بە کۆڕۆنا ڤایرۆس دەشارێتەوە و وەک بڵێ هاواریان لە ئێستا بوو ئەوانەی کە لە ڕۆژنامەکە باسییان کردبوو. هەر بۆی ئەمریکاش دەبینین ئەوە بە ئاشکرا داوا لە وڵاتان دەکاڵێک کێ پزیشکە کێ پەرستارە با بێتە ئێرە خزمەت بکایمە مافەکانی بۆ دابینەکەین بۆ وتم بۆ بەرنامەی داهاتوو خۆدا ئامادە بکەنەوە بمڕۆم. نایشاڵڵا هەمیشە سەلامەتی. بینەرانی عزیز بەرنامەی لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆنایان بەشەویشمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم دکتۆر هاوکار. سپاس بۆی کە بینەرما بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ هەر شاد بن.